بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست دەرجێکەن سڵاوی خواتان لێبێ خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان دێمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست. لەم ئەڵقەیەم جارەماندا شیکردنەوەیەکی ئابووریانە بۆ مامەڵەکردنێکی تەندروست لەگەڵ دۆلار لەگەڵ هاوکارەکەم یان لەگەڵ میوانە بەڕێزەکەم تاوتوێ دەکەین و سەرەتاش راپۆرتێک دەبینین وەکو پێشەکی بۆ بەرنامەکە و دووبارە دێنەوە لاتان. بە ئاستی ئەمڕۆی لە بەرواری 1 تا 22 حوتی 1944 کە هێشتا جیهان لە جەنگی جیهانی دووەمدا بوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانی ئەم هەلە بقۆزێتەوە و با بەشداری 44 وڵات کۆنگرەیەکی نێودەوڵەتی نەختینەیی لە شاری نیو هامبشر بە ناوی ڕێکەوتنی بریتۆن وودزەوە ببەستێت و بەشدار بوون لە پلانی جێگیرکردنی سیستەمی دارایی جیهانی و بەهۆیەوە هەریەکە لە سندوقی دراوی نێودەوڵەتی و بانقی نێودەوڵەتی دامەزران. دواتریش لە ساڵی 1970 ڕیچارد نیکسۆن سەرۆکی ئەو کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە دۆلار پابند نابێت ئیتر با ڕاستپاردەکانی ڕێکەوتنی بریتۆن وودزەوە و ئیتر دۆلار بە بێ پشتیوانی ئاڵتۆن چاپ دەکرێت و ئەبێت بەهای دۆلار بە پێی خواستی بازار واتە خواست و خستنەڕوو نرخەکەی دیاری بکرێت نەک ئاڵتۆن. دوایین جاریش پرۆژە بڕیاری ماگنیتسکی کە لە مانگی 2012 سەرۆکی ئەو کاتی ئەمریکا باراک ئۆباما ئیمزای لەسەر کرد دەسەڵات ئەدات بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە دەتوانێت سزای هەر کۆمپانیا و کەس و لایەن و حکوومەت و دەوڵەتێک بدات با بلۆکردن و دەست بەسەراگرتنی سەرجەم داراییەکانی لەلایەن ئەمریکاوە. لەو کاتە بەدواوە ئیتر دۆلار جگەلەوەی کە دراوی فەرمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە وەکو چەکێکی بەهێزیش ئەمریکا لەسەر ئاستی جیهان لە دژی نەیارەکانی بەکاری دەهێنێت. سەبارەت بە عێراقیش لە دوای ساڵی 2003 و داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە و بەستنەوەی سیاسەتی نەختینەی عێراق بە دۆلاری ئەمریکیەوە عێراقیش هەر بڕاپارێکی لە دەرەوە دەست بکەوێت جا لە ڕێگەی فرۆشتنی نەوت بێت یان قەرز یان کۆمەک و هاوکاری با دۆلار وەری دەگرێت و ڕۆژانەش بانقی ناوەندی عێراقی بڕێکی لێ دەفرۆشێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێ میوانی بەرنامەکەم بەڕێز جەبارگۆران و تەبێژی بازاڕی دۆلارەکەی سلێمانی و هەڵگری بڕوانامەی ماستەرە لە ئابووری. ئوستاز بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو لە بەڕێزان کاگواتیار بینەران و بیسەران ویستم شتێکە بەڕاستکەمەوە ئابوورینە دارایی کارجێڕی دارایی زۆر سوپاسانەکەم. بەڵێ ئوستاز پێشی ئەوەی کە قسە لەسەر شیکارییەکی تەندروستی ئابووریانە بکەین لەسەر ئەوەی کە چۆن بە شێوەیەکی تەندروست و ئابووریانە مامەڵە لەگەڵ دۆلارە بکەین ڕای چەند بەڕێزێکمان وەرگرتووە لە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا بە ئەو کورتە راپۆرتەش ببینین و دووبارە لەگەڵ بەڕێزتان بەردەوام بینەوە. بۆ نزیکەی وایە 25 ساڵەچێ لە ئەمریکا ئەژیم لە ئەمریکا دراوی کە بەکار ئەهێنرێت تەنیا دۆلاری ئەمریکیەوە بەڵام بەکارهێنانی بە نەقد و بە کاش زۆر کەمە لێرە زیاتر خەڵکەکانە هەموو کەسێک ئەو پارەی کە لە ئیشکردنەوانێ و یاکە داهاتەکەی کە هەیەی ئێخاتە بانقەوانێ لە بری پارەکە کارتێکی بۆ ئەکەن کارتەکە بەکار ئەهێنێ بۆ هەموو مامەڵەکردنێ تر مامەڵەکردنی ڕۆژانەی بێت یا ئەوانەی کە بڵێن لێرە پێی ئەڵێن بێڵ کە لە سەرەتی مانگانە بیدادوکە کرێخان و ئاو کارەبا و هەتی جۆرە پڵی ئەرکێکی تریکە لە سەری بێ بۆ شێوەیە بەکاری هێنێ و تەنیا مامەڵەکردن بە دۆلارەکەوەی و دۆلارەکەش وەک وتمان لە بانکدا ئەنرێ و کارتێکە لە بێری ئەوە بەکار ئەهێنرێت. سەبارەت بە مامەڵەکردنی دراوی بێگانە لە وڵاتە دیارە پێش هەموو شتێک فەڕەنسا وەکو یەکێک لە وڵاتانەی کە مامەڵە بە دراوی یۆرۆ ئەکات وەکو زۆربەی وڵاتە ئەوروپیەکان هەر هاوڵاتیە کە لەم وڵاتەیە مامەڵەی لەگەڵ کارتی بانقیە کاتێک کارێک ئەکا لەسەر مانگ ئەبینێ کە ژمارەیەکی کە بریتە لەو بڕی ئەو پارەی کە دەستی کەوتۆ لە مانکەیە بە ژمارەیەک دێتە سەر حسابەکەی وە کاتێکیش شتێک ئەکڕێ دیسانەوە بە کارتەکەی ئەتوانێ مامەڵە لەگەڵ کڕینی ئەو شتە بکاتوە ژمارەیەک لە کارتەکەی ئەڕوا بۆ ئەو لایەنەی کە شتەکەی لێ دەکڕێ کەواتە هەر هاوڵاتیە کە لە وڵاتەیە مامەڵەکردنی لەگەڵ پارەیە بریتە لە ژمارەیە کە دێوە ژمارەیەکە ئەڕوا لە ڕاستیە لێرە مامەڵە بە دراوی بیانیەوە ناکرێ
چ دۆلار بێ یان کرۆن بێ یان هەر پارەیەکی تر بێ با بڵێن سەبارەت بە مامەڵەکردنی خەڵکی بەدراوە لە وڵاتی بەریتانیا مامەڵە ئەکرێت بە پارەی تایبەت بە وڵاتی بەریتانیا کە پارەی پاوەندی ستەرلینگە و پاوەندی بەریتانیشی پێوترێت و لە ژیانی ئاسایی ڕۆژانەی خەڵکە هیچ جۆرە دراوێکی تر مامەڵەی پێوە ناکرێت و چۆنەتی مامەڵەکردنەکەش لە وڵاتە هەر کەسێک ئەتوانێت ببێ بە خاوەنی حسابانکێکی تایبەت بەخۆی لە یەکێک لەو بانکانەی کە لە وڵاتی بەریتانیایە پارەکانی لەو بانکا هەڵبگرێت و لە ڕێگەی کارتێکەوە کە لەلایەن بانکەوە پێدەدرێت ئەتوانی پارەکانی سەر بکەیتەوە و سوودی لێ بینی لە ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆتە و چۆنەتی پارەی نەقد پارەی کاش لە وڵاتی بەریتانیا هەر کەسێک ڕێگە پێدراوە بە هەڵگرتنی بڕێکی دیاریکراوی کەم لە پارەی کاش و لە سەروی ئەو بڕەوە ڕوبەڕووی لە پێچینەوەی یاسایە بیتەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێ کاک جەبار یەکسەر لەوێەوە دەست پێ بکەین دراو چییە و بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستان لەکوێی بازاڕە دارایەکانی جیهاندان. بەڵێ ئێمەگە سەرەتا پێناسێکی دراو بکەین ئەڵێ لیگلی پێپەر ئەکسپت بای پەبلیک واتە پارەیەکە لەلایەن دەوڵەتەوە ئەخرێتە ڕوواتە خۆیەکی یاسایی هەیە و لەلایەن خەڵکیشەوە ئەکسپت دەکرێت و مامەڵی پێوەکرێت بەنسبەت بازاری ئاڵوگۆڕی دراو ینی ئەگەرێمە پێناسەی بکەین ینی هەر بەگشتی فاینانشال مارکێت دامەزراوەیە کە یان با بڵین بازاڕێکە کە خەڵکی مامەڵی ئەوراقی مالی و سەنەدات و دراوەکانی تیاکە ئەمە وەکو پێناسە کە بۆی کە بە زمانێکی ینی ئاسایی خەڵکی ینی تێبگاتەوەی کە پەیوەستە بە بازارە دراوەکانەوە ئایا ئێمە بازاری دراوی هەرێمی کوردستان لە شوێی بازارە دارایەکانی جیهانایە ئێمە ئەگەر بێت و پێناسەیەکی فاینانشال مارکێت بکەین بەڵێ واتە بازارێکی دارایی واتە خەڵکانێک کە ئەچن لەو بازارەیە مامەڵەی دراوی تیاکەنیان مامەڵەی ئەوراق و سەنەداتی مالی ئەم جۆرشتانەی تیاکەن ئەگەر سەری تایپەکانی بکەی فاینانشال مارکێت ئەکرێ بە چەند بەشێکەوە یەکێک لەوانە مەنی مارکێتەیە یەکێک لەوانە ستۆک مارکێت بەڵێ واتە بازاری دراو یەکێک لەوانە ستۆک مارکێت یەکێک لەوانە کۆمۆدیتی مارکێت واتە بازاری شمەک و ئەم جۆرشتانە یەکێک لەوانە وەکوڵی بازاری ئەوراقی مالی وەکو بۆند و وەکو ئەوراقی مالی و ئەم جۆرەشتانە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو بازارەکانی دراوی هەرێمی کوردستان ئەتوانین بڵین لە چوارچێوەی مەنی مارکێتە ئەواتە تەنها لە چوارچێوەی لە یەک جۆر ینی وەکوڵی سلعیان بڵین لە یەک جۆر کۆمودیتیا مامەڵەکە دەکە ئەویش دراوە ینی ناتوانین بڵین ینی بازاری دراوەکانی هەرێمی کوردستان لە چوارچەوەی فاینانشال مارکێت تا ببینی واتە بازارێکی دارایی واتە معاملەی پشکەکانی تیا بکرێت معاملەی ستۆک مارکێتی تا بکرێت یان با بڵێ معاملەی زۆرشی تا بکرێت تەنها ئەوەی کە لە بازارەکان ئەگوزارێت تەنها معاملەی دراوەکانە هەندێک جار لە بازارەکانە لێرە و لێوێ معاملەی ئاڵتونی ژەکرێت لە ڕێگای بۆرسەکانی جیهانەوە لە ڕێگای ئەوانە ئەکرێت بەڵام بەگشتی ئەتوان بڵێن بازارەکانی دراوی هەرێمی کوردستان لە چوارچێوەی مەنی مارکێتە خۆی بینێتەوە. زۆر باشە ئەی ئاڵوگۆڕەکەمان چەند جۆرمان هەیە؟ ئێمە بەگشتێک لە ئاستی هەرێمی کوردستان سەری بکەین تقریبا چەند دراوێکی سەرچەیە کە ئەوانەی کە سیفەتی ئەنتەرناشنال کەرەنسیان هەیە مامەڵی پێوەکرێ دۆلاری ئەمریکی بە پلەی یەکەم یۆرۆی ئەوروپی پاوانی بەریتانی دو بە دوای ئەوەش مامەڵەی تمەنی ئێرانیەوە بڵێن دراوە لۆکاڵیەکانەوەی کە لەسەر ئاسی ناوچەیەوەنە مامەڵی پێوەکرێ مامەڵەی تمەنی ئێرانی لیرەی سووری بەگشتی مامەڵە لەم وارانش ئاکرێ بەڵام بەگشتی ئەوەی کە زیاتر پێشەنگە و مامەڵی تیاکرێت مامەڵەی دۆلاری ئەمریکیە. بڵێ ئەو مامەڵەی کە ئێمە لە دوای 2023 تاوەکو ئێستا کە دۆلار هاتووەتە ئەم وڵاتەوە بەگشتی چی لە ئاستی هاوڵاتی و چی لە ئاستی بازرگانەکانە مامەڵە لەگەڵ دۆلارە کراوە مامەڵەکە مامەڵەیەکی تەندروست و ئابووریانە بووە یان هەڕەمێکی بووە خۆی ئەگەر سێکم زانی هۆکاری چییە خەڵکی زیاتر مامەڵە بە دۆلاری ئەمریکیەوەکە منی جەرمەوە بۆ چەند خاڵێکی سەرێکی یەک لەوانە متمانەی خەڵک باشە دیار ئەو وڵاتانی کە هەمیشە دۆخی سیاسی و دۆخی ئابووریان ناجێگیرە هەمیشە بەهای پارەکەشان تا ئاستێک ناجێگیری بەخۆی ئەبینە جا لەوەشمان دەبینەچێت دۆلار ئەنتەرناشنال کەرەنسیە پارەیەکی نێودەوڵەتیە سانداردا ینی بەڕاستی مزاقێت و سوخل و قورسایەکی زیاتری هەیە بەراو ناکرێت بە دیناری عراقی هەنی ناکرێت تۆ دۆلاری ئەمریکی بە دیناری عراقی وەکو پیاوانە بکەیت بەڵکو بەعکسەوە لەبەرەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە متمانەی خەڵک زیاتر بە دۆلاری ئەمریکی وەکو لە دیناری عراقی یەکێکتر لە هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئایا قەباری خستنە ڕووی دیناری عراقی لەسەر ئاسی بازارەکان چەنە
ئەوەی کە ئێستا هەیە لە بازارەکانی عێراقیش و هەرێمی کوردستانیشە بە بەهای 40 میلیارد دلار دینار لە بازارەکانە تەداولی پێکرێت و لە بانکانە تەداولی پێوە ئەکرێت یەکی بڕی دۆلاری خراوە ئەتوانین بڵێ ئەمە پێمان زیاترن لە دینار ئەتوانین ئەمە پێمان ئەڵێ کە تا ئاستێک لەوانەیە خستنە ڕووی دۆلاری ئەمیشی لە دیناری عێراقی زیاتر بێ باشترین بەڵگەشت بۆ ئەو بکە هەل لە 20 2020ەوە تا ئەم 27 یەکەی 2021 کە عێراق و بەتایبەتی بانکی ناوەندی تەعیمی عملەکەی کرد ئەبوایە بەهای دۆلاری ئەمریکی زیاتر بەرز بووایەتەوە بە بەراورد لە بازارەکانە چونکە تەمویلی هەموو بازارەکان لەلایەن بانکی ناوەندیەوە کرد بەڵام بۆچی ئێستا نرخی فەرمی لەسەر و نرخی نافەرمیەوە بۆچی نرخی خستنە ڕووی دۆلاری ئەمریکی لەلایەن بانکی ناوەندیەوە بەرزترە بە بەراورد لە بازارەکان ئەمە پێمانەڵە کەواتە خستنە ڕووی دۆلار قەبارەی خستنە ڕووی دۆلار زیاترە باشە ئەمە هۆکارەکان یەکێک لە هۆکارەکان ئەجارمە بۆی کە خستنە ڕووی دۆلار قەبارەی خستنە ڕووی دۆلار لە بازارەکانە زیاترە بۆیە زیاتر خەڵک مامەڵە بە دۆلاری ئەمریکیەوەکە یەکێکی تریش لە هۆکارەکانی قەبارە یعنی قەبارەی دۆلار یان دیناری ئێستا تۆ بۆ نمونە ئەگە بتەوێ خانوێک بکڕی سارێک بکڕی ئەگەر بە دیناری عێراقی حساب بکەیلانی یەک فەردە دینارەکات وانێ زۆرەکە بەڵام ئەگە بتوێ بە دۆلار ماهیانی مامەڵی پێکە چەند بەسە دۆلار ئیکەتێک گیرفانتەوە بۆ لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراق سیستەمێکی بانکیمان نییە هەروەک ئەو بەڕێزانە لە راپۆرتەکە باسی کرد لاوازی سیستەمی بەڵێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ سیستەمی بانکی ئێمە سیستەمێکی لاوازمان هەیە لە عێراق هەر ئەسان منە تۆمڵم سیستەمی بانکیمان نییە بانقەکان لە کوردستانە دەوری و لە عێراقیشا دەوری قاسەیەک ئەبینن تەنها پارە پیا گوزەرەکە کە یەکێک لە فەنکشنەکانی بانک ئەوەیە ئەبێ ڕزێرفکە واتە ئەبێ بەرهەمهێنان لەو پارەیە بکە جا ئەمەش لە ڕگای چیەوە هەموو هاوڵاتێک ئەبێت وەکڵی بانک کارتێکی خۆی هەبێت کردیت کارتی یان فیزە کارتێکی خۆی هەبێت هەر کاتێکەوێ مامەڵەی کاڵایەکی قەبارە گەورە بیان کاڵایەکی قەبارە بچوک بێت ئەبێ لە ڕگەی ئەو کارتەوە زۆر باسی تەلەگریفانە دەرێن ینی مامەڵی پیوەکە لەم حسابەوە بۆ ئەو حسابێتتر ترانسفێرەکە بەڵام ئەم سیستەمی بانقی ڕۆڵی هەبووە لەوەی زۆر بێگومانی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە زیاتر تەداول بە دۆلارەوە کرێ مامەڵەکان زیاتر بە دۆلارەوە کرێ ئەوەیە کە ئێمە سیستەمێکی بانقی لاوازمان هەیە کە ئەمە شەوای کرۆ زیاتر مامەڵە بە دۆلاری ئەمریکیەوە کرێت باشە بەکارهێنانی دۆلار ئەگەر بازرگان بەکاری بهێنێت دۆخێکی ئاساییە لە ڕووی ئابووریەوە چونکە هەموو بازرگانیکی نێودوڵەتی بە دۆلارەکرێت بەڵام بەکارهێنانی دۆلار هاوڵاتی مامەڵی پێوە بکات و بەکاری بێنێت تا چەند دروستە ڕاستی تۆ ئەگەر سەیری فۆرێکس بکەی سەری بۆرسەکانی جیهان بکەی هەر هاوڵاتیکی ئاسایی کە ئەچێت لە بازارێکی دراوە یان با بڵێن لە فۆرێکسەکە مامەڵاکە ئەبێ لە ڕێگای بروکەرەکانەوە بێ بروکەر با بڵێن بە زمانی بازارەکە واتە لە ڕێگای نووسینگەیەکی سەرافی ئەو مامەڵەیە بکە من هەر پێشتریش داوام کردووە لە چەندین ڕاگەاند و لە چەندین تەلەڤیزیۆن ئەوم توتومە هەموو بازارە دراوەکان ئێمە تا ئێستا جۆرێک لە تێکەڵایی و جۆرێک لە شڵەژانی پێوەدارە پێویستە ئەمە بە سیستەم بکرێت و ڕێک بخرێتەوە پێویستە هەموو بازارێکی درا و با بڵێن هەموو بازارێکی دارایش پێویستی بە ڕاوێژکاری دارایی هەیە لەسەر چه بنەمایەک مامەڵی ئەو دراواکات ئەم مامەڵی ئەوەی کا لە ڕووی زانستی داراییەوە دروستە یان دروست نییە بۆیە هەر هاوڵاتێکێتە ناو بازارەکانەوە نابێ وەکو بازارێکی ئاسایین بەڕاستی بازاری دراوەکان ینی بەراورد ناکرێ بە وەکو بڵێ مۆڵێک بازارێک ئەلوەیە شوێنە مامەڵە ناکرێت هەر کەس بە ئارزوی خۆی بچێ مامەڵی تیا بکە بۆ لەبەروی ئەمە مەسائلی نەختینەیە مادەم مەسائلی نەختینە پێویستە هەر هاوڵاتیەکەیەت لە بازاری دراوەکانە مامەڵە ئەکە ئەبێ لە ڕێگای بروکەرێکیشی هەیە بێ یاریزانێکی زیرەک و نێودەوڵەتی خوێنەرەوە بیت بەتەکید ئەبێ لە ڕێگای ئەم بروکەرانەوە یا با بڵێن لە ڕێگای نووسینگەی سەرافیەکانەوە چونکە ئەمان ئەزمونیش باشیان هەیە ئەتوانین بڵێن زیاتریش دیراسەی ئەنی دۆخەکەکەن ئێمە ئەگەر سیر بکەین لەسەر چه ئەساسێک شرۆڤە ئەکرێ بۆ بەهای دراوەکان ئایا لە چ کاتێکە بەرزە بێتەوە لە چ کاتێکە نزمە بێتەوە دیارە لەو کاتانێ ئەو هەواڵە لە بەرژەوەندی بەهای ئەو دراوەیە یان لە زەرێتی یان لە سەر ئاستی بەرزونزمی دراوەکان وەکو سلۆپێکان کە لە چارتەکە سەری ئەەکەی بۆ نمونە هەر دراوێک ئەگەر بە خێرایی دابەزێت باشە یان بە خێرایی بەرز بێتەوە ئەشێ دوا بە دوای خۆی برێکی بێنە لەوانەیە دابەزێتەوە ئەمیش پەیوەندی کۆمەڵێ ینی هینە کۆمەڵی لێکۆڵینەوە بۆیە ئەگەر سیر بکەی هاوڵاتیان سەری ئەم دۆخە بکە لەوانەیە معریفە و شارەزایەکی نەبێت لەسەر ئەم دۆخە بۆیە پێویستە هەر هاوڵاتێکە لە بازارەکانە مامەڵاکەم پێویستە لە ڕێگای بڕۆ من شتێکم بینی بانکی ناوەندی عێراقی لە چەند ڕۆژی ڕابردووە بانگەوازێکی بڵاو کردوێتەوە کە داوا لە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراوەکە لە هەرێمی کوردستان کە مۆڵەت وەربگرن ئەمە پێمانەڵەیە کە تاوەکو ئێستا مۆڵەتیان نەبووە بەشێکی زۆر لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو ینی ئیجازەی فەرمیان هەیە بەشێکان ئیجازەی فەرمیان هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و بەشێکشان هەیە لەسەر ئاسی
حکوومەتی ناوە لە باقلا دیارە ئەمە پێشڵەت بۆ بابەتێکی کە دراوە سیاسەتی نەخینەیە بانقی مرکزی ئەبێبیدایان لایەنی تریشمانەیە بتوانێت ماڵەت بدا تەمان دەکە ئەم وڵاتە درێ بۆچێت تەمان هەچی نووسنگەکانی ئالوگۆڕی دراوە وەکو کۆمپانیا سە تەماشاکرێ وەکو بزنس لە بواری دراوە باشە لەسەر ئەمە ساسە داواکراکە هەموو نووسنگەی سەرافی ئیجازەی فەرمی هەبێت بەڵام کە کاتێک ئێمە وەختی خۆی داواکرا لە بازارەکانی دراوکە هەموو نووسنگێک ئەبێ ئیجازەیەکی فەرمی دەرکە بۆ ئالوگۆڕی دراو ئێمەش داوامەکەین زۆربەی زۆری مزاریبەکانی بواری ئالوگۆڕی دراو داوایان کرد کە ئەبێ پشکان هەبێت لە وەرگرتنی دۆلار لە بانقەکانە بە تایبەتی بانقی ناوەندی طبعا ئێمە مادەم ئێستا دۆلار لە بانقی ناوەندیەوە عەرزەکرێت و بە نرخێکی جێگیر عەرزەکرێت تەمان قسەیەکی لە بازارەکانە دەکات ئەڵێن مەزادی دۆلار من ئەوەیەکێکە لەو پرسیارانەی کە لە ڕووی ئابووریەوە زۆر خراپە زۆر ناتەندروستە کە ئەوەی کە بانقی ناوەندی عێراقی بە ناوی ناوە فرۆشتن ناوی ناوە مەزاد بەڵام خۆی فرۆشتنە جیاوازیەکەیە لەوەیە کە بینەر بتوانێت ڕوونکردنەوەیکی زیاتر ڕاستی ئەمەی کە لە بانقی ناوەندیە گوزارە مەزاد نییە مەزاد واتە زیادکردنی ئاشکرا ئەو کاتە بازار تەحکومەکە تەمان ئەو عەرزی دۆلارەکە لە سبەی ئەوەنە من ئەگەر بازار تەحکوم بکە ئەو کاتە دۆلار نرخی لەسەر خواست و خستنە ڕوو ئێستا ئەمە سێ جۆری هیمانە سێ جۆر ینی ئەکسچێنج ڕێیت پۆلیسی سیاسەتەکانی خستنە ڕووی دراو یان با بڵین بەهای دراو ینی ئەکرێ بە سێ بەشەوە یەکیان پێڵن فیکس ئەکسچێنج واتە جێگیرە لەلایەن دەوڵەتەوە لەلایەن بانقی ناوەندی ئەو دەوڵەتەوە جێگیر کراوە بە هیچ جۆرە گۆڕانکاری بەسەر نایەت ئەگەر گۆڕانکاریشی بەسەر بێ گۆڕانکاریی زۆر کەم وەکو دیناری ئەردەنی وەکو ریاڵی سعودی درهەمی ئیماراتی دیناری کۆیتی ئەمانە جێگیر کراون لەلایەن بانق ئەمە سیاسەتێکی جێگیرە بە هیچ جۆرە گۆڕانکاری بەسەر نایە ئەگەر گۆڕانکاریشی بەسەر بێ بە چەند ساڵێ چەند پۆینتێکی کەم ئەگۆڕە جۆرێکی تریان و جۆرێکی تریان پێڵێن چیە فلوت وەکڵی فلۆت ئەکسچێنجی پیاڵەن ئەوەیە کە بڵێن ئازادە بازار تەحکومی بەسەرەوەکە ئەویش پەیوەندی بە دۆخی ئابووری ئەو وڵاتەوەیە پەیوەندی بە GDP ئەو وڵاتەوەیە و بووە پەیوەندی بە ئاستی هەناردەکردن و هاودەکنی کاڵا و شمەکەیە واتە ئەتوانین بڵێن کۆی بازارەکان تەحکوم بەسەر بەهای ئەو دراوەکە جۆرێکی تریش هەیە تێکەڵە ئەوەیە کە لەلایەن حکومەتەوە بەهایەکەوە لەلایەن بازارەکان و بەهایەکی تر هەیە ئەتوانین بڵێن وەکۆمی عێراق ئەتوانین بڵێن نایبڵین مەنیج وەک بڵێن مەنیج ئەکسچێنج یعنی تقریبا ئیدارەدانێکە و تێکەڵیشە نرخێکی فەرمی هەیە لەلایەن بانقی ناوەندیەوە عەرزەکرێ و نرخێکی نافەرمیش هەیە کە لە بازارەکانە تەداولی پێکرێت چی وای کردووە کە ئەو نرخەی کە ڕۆژانە بانقی ناوەندی دۆلاری پێ ئەفرۆشێت زیاترە لەو نرخەی کە لە بازار هەیە دیارە سەرەتاش قسێکمان لەسەر کردە ئەگەرێتەوە بۆ چەند هۆکارێک یەکێک لاوان ئەکسپێکتیشنی خەڵک تەوەقعاتی خەڵک ئێستاش خەڵکی بۆ چوونی وایە کە لێرە و لێوێ لە هەندێک لە سۆشیال میدیاکانە بەیاننامەیەک بابەتێ بابەتێ بڵاو ئەکەنەوە کە گوایە لە هەندێک لە پەرلەمانتارەکان داوایان کرۆکە دەستکاری ئەم بەهای دۆلار بە دینارە بکرێت کە من پێم وایە لە سەرحەتی پەرلەمانە نێ چونکە هەر بەپێی مادەی 103 بەرگەی یەکەم بانقی ناوەندی و دیوانی چاودێری دارایی دەسەڵاتێکی سەربەخوانی وەکوڵێ بەپێی یاسا ڕێگەخرێ بۆیە خەڵکی هەندێک تەوقعاتی وای ئێستاش کە بۆچین وای ئەشە دەستکاری ئەم بەهای دۆلارە بکرێتەوە کە من ینی بۆ چوونم وایە تەوقعات وایە بە هیچ جۆرێک دەستکاری ئەو بەهای دۆلارە ناکرێت چونکە جێگیر کراوە بە پێشنیاری ئەنتەرناشنال مانی تەریفەنتە سندوقی دراوی نێودەوڵەتی بووە و لە ڕێگەی بانقی نێودەوڵەتیە بووە و مشتومڕ و لێکۆڵینێکی زۆر زۆری لەسەر کراوە گەیشتنەوە ئەو دەرەنجامی کە بەهای ئەم ینی دراوە دەستکاری بکرێت یەکێکی تر لە هۆکارەکان بۆچی بەهای نافەرمی نزمترە لە بانقی ناوەندی یەکی لەوانە ئەتوانین بڵێم هەروەکو سەرەتا ئاماژەم پێە خستنە ڕووی دۆلاری ئەمریکی بە بەراورد لەگەڵ دینارە تۆزێک زیاترە چونکە ئەگەوەی کە بازارەکان تەحکوم بەسەریەوەکە تەمان خواستن و خستنە ڕووە ئەگەر بەهای پارەیەک بەرز بووە ئەوە بەڵگەی لەسەرەوەی کە خستنە ڕووی کەمترە لە بەرامبەر پارەی بەرامبەرە ئەمە یەکێکتر لە هۆکارن یەکێکتر لە هۆکارەکان بانقە ئەهلیەکانن کۆمێرشال بانقەکانن ئێستاش هەندێک لە بانقە ئەهلیەکان کە دۆلار ئەخەنە ڕوو ئەیخەنە بازارەکانەوە بە نرخی بازار عەرزیەکەن کە مەفروزە هەموو بانقە ئەهلیەکان و کۆمێرشال بانقەکان ملزەمن بۆ قەراری بانقی ناوەندیەوە چونکە تەمویلیان هەر هەموو لە بانقی ناوەندیەوە وەرەگرن ئەنی ئەو پارەی کە ئەو دۆلاری کە لە بانقی ناوەندی خۆی ئەیکڕێت بۆکو یاسا ئەیکڕێ بەڵام ئەوەی کە ئەیفرۆشێتەوە بە نرخی بازاڕی فرۆشێت مەرج نییە ئێستا ئەشێت هەندێک لە بانقەکان پێشە دۆلاریان هەبوو بێ ئەنی ئیلتیزاماتی موچیان با بڵێن ئیلتیزاماتی بازرگانیان لەسەر بێت ناچار بێت دۆلار بفرۆشن کە دۆلار فرۆش ئیتر ئەبێ بە نرخی بازار بیفرۆشن باشە بەڵام کە دیارە ئەم دۆلارە لە بانقەکانەکەم بووە ئەبێ ناچار ئەو کاتە لە بانقی ناوەندی دۆلار وەربگرن کە لە بانقی ناوەندی ژوەرانگر ئەو کاتە بێت لە سەر و نرخە فەرمیەکەوە بیفرۆشن کە 146 باشە لە قسەکان تا باسی ئەوەت کرد کە کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان لە بواری ئاڵوگۆڕی دراوەکارەکەن هەروەکو کۆمپانیایەکی
وەبەرهێنان مامەڵیان لەگەڵاکرێ و مۆڵەتیان پێدرێ باشە ئەو کاتە دۆلار کە ئەبێتە سەرچاوی بزنسە بێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێت دیارە کە خۆی سەریکە ئەگەر ئێمە پێناسی پارە بکەین درا بکەین درا خۆی ئامرازێکە یان با بڵین ینی خزمەتێکە بۆ دیاریکردنی بەهای کاڵا و شمەک باشە خۆی لە ئەسا درا بۆ خزمەتکردنی کاڵا و شمەکە واتە بۆ دیاریکردنی قیمەتی کاڵایەکە یان کەلوپەلێکە بەڵام کە کاتی خۆی ئەبێتە بزنس ئەو کاتە پێویستی بە کۆمەڵە پرەنسیپەیە کۆمەڵەوە ینی پێویستی بە ڕێژکاری دارە هەیە پێویستی بە دامەزراوەیە هەروەکو ئێمە لە بۆرسەکانی جیهان ئایبینین وەکو بۆ نمونە لە فۆرێکس ئایبینین لەم بازاڕانەیە چاودێری دارایی هەیە ڕاوێژکاری دارایی هەیە لەسەر چەند ئەساسێک بۆ پڕ ئیرشادات بە هەوڵاتیانیان چۆن مامەڵە بکەن لە چ کاتێکا بیفرۆشن و لە چ کاتێکا بیکڕن بەڵام بەداخەوە لە بازاڕەکانی ئێمە هەرێمی کوردستان و عێراقیش ئەمە کەمتر بەدیەکرێ بەڕاستی نەبوونی پسپۆڕێک لە بازاڕەکانە کاریگەری خراپیە بۆ بێگومان کاریگەریە بێ ئێمە توانین بڵێن لە بازاڕەکان هەنا دوو جۆر خەڵکەیە خەڵکانێکەوە کە ئەزمون و شارەزایەکیان هەیە و زەمانێکی دوور و درێژە لەو بوارە مامەڵە ئەکەن و خەڵکانێکیش هەبێ کە پسپۆڕ من لەو بوارە ئەنجا زۆر گرنگە ئینسان هەم پسپۆڕی هەبێت لە ڕووی داراییەوە و هەم ئەزمونیشی هەبێت ئەکسەرێتی بازاڕەکانی دراو لە عێراق و لە هەرێمی کوردستان هەر خەڵکانێکن خاوەن ئەزمونن تەجروبیان هەیە ینی بە جۆرێک لە جۆرەکان دەکە بڵێن مامەڵی بازاڕەکانەکەن بەڵام وەک بڵێ ئەهلی پسپۆڕ لە بواری بازاڕە داراییەکان و مارکێتە لە بازاڕەکانە زۆر کەمە هەرچە من پێشتریش داوام کرد کە پێویستە چەند ڕایۆژکارێکی دارایی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دامەدرێت بەڵێ تۆ داوات کردووە بەڵام کۆمپانیایەک کە چەند جارێک زەرەری کردووە بە هۆی هەڵە مامەڵەکردنی لەگەڵ بازاڕێکی جیهانی وەکو بازاڕی دارایی خۆی نەگەیشتۆ قەناعەتێک کە ڕاوێژکاری هەبێ بۆی زەرەکان بێگومان ئێستا ڕۆژانە من هەروەکو ینی ئیخساسەکەی خۆشم لەبارە ڕۆژانە خەڵکانی پەیوەندیمان پێوەکەم ڕۆژانە تەلەفۆنم بۆی هەر لە بازاڕەکانی خۆمان ڕۆژانە وەکو بڵێ ئیسیشارەمان پێکرێ بۆ سەبارەت بە هەموو دراوەکان تەمەنی ئێرانی دۆلار سەبارەت بە دراوی تورکی زۆربەی زۆر دراوەکان ینی هینمان پێکەن وەکو لە ئیسیشارە و ڕاوێژمان پێکەن بۆیە یەک کەس من پێم وابێ یەک کەس بەس نییە لە بازاڕەکانە پێویستە لە بازاڕی دراوەکانە بە تایبەت هەرێمی کوردستان پێویستی بە دامەزراوێکی ئیسیشارە هەیە و وەکوڵی ئێرشاداتیان پێ بکرێت باشە باست لەوە کرد کە بڕێ ئەو دۆلارەی کە لە بازاڕەکانی عێراق وەرێمی کوردستانە خراوەتە ڕوو زیاترە لەو بڕە دینارە عێراقی کە لە بازاڕەکانە خراوەتە ڕوو ئەو کاتە تۆ ئەبیتە وڵاتێکی دۆلاریزیشن بانقی ناوەندی چۆن نتوانێت نرخ جێگیرکە چۆن نتوانێت هەڵاوسان چارەسەرکە من سەرتاژ ئاماژەم پێە ئێمە سێ جۆر وەکو ئەکسچێنج ڕایت پۆلیسیمان هەیە سیاسەتی خستنەڕوویان با بڵێن سیاسەتی بەهای دراو سێ جۆرە یەکیان لەوانە فیکسە کە ئەماژەم پێەیە یەکی لەوانە کە بڵێن تێکەڵە لەلایەن حکوومەت و لەلایەن خەڵکەوە کە بڵێن تحکومی بەسەرکە یەکشان لەوانەیە کە وەک بڵێ تەنها بازاڕەکان تحکومی بەسەرەوەکە ئەمەی کە ئێستا لە عێراق و هەرێمی کوردستانە ئەگوزارێ تێکەڵە معنی بەشێکی لەلایەن عێراقەوە کە لەلایەن بانقی ناوەندی و ئیدارە ئەدرێ دۆلارە ئەخرێتە ڕوو بە نرخێکی فەرمی بە جێگیری ئەخرێتە ڕوو بەشەکەی تری پەیوەندی بە بازاڕەکانەوە تحکومی بەسەرکات ینی زۆر جارەکە تۆ دیقەت بێ لە 2005ەوە تا ئەم 2021 هەندێک جار زۆر جار نرخی بازار ئەچێتە سەر و بانقەوە ئەمەش پەیوەندی بە خواستن و خستنە ڕۆوە وەک بڵێ مەنی سەپلای لە ڕووی دۆلارەوە زیاتر بووە ئەمەش کاریگەری لەسەر بای دۆلارێکی دروست کردووە باشە پارەی عێراقی کەمتر لە دۆلار ئەو کاتە کە بانقی ناوەندی بیەوێت هەڵاوسان کەم کاتەوە بیەوێ یان داتەپینێکی داکشانێکی ئابووری هەبێ بیەوێت داکشانەکە چارەسەرکە بە خستنە ڕووی پارە چۆن نتوانێت ئەوە بکات طبعا ئەگەر تۆ باسی ئەو سیاسەتە بکەین بە دوو شێوابێ یەکیان لەوان ئینترست ڕایت باشە زیادکردن و کەمکردنی سوود یەکێک لەوانە تاکس باج باشە دیارە یەکێک لە فانکشنەکانی سنترال بانک چییە یەک لەوانە بانکی ناوەندی وەکو ئیدارەدانی ئینفلیشنە ینی تەزەخومە باشە لەو کاتەڵاوسانی بەرزبوونەوەی نرخەکان بەڵێ ینی بەرزبوونەوەی نرخەکان دیارە لەو کاتایە کە ترسی ئەوەی هەڵاوسان لەسەر کاڵا و شمەکی ناوخۆی یان دەرەکی دروست بێت لەو کاتانەیە وەکو بڵێ دۆلار کەمتر ئەخاتە ڕوو باشە دۆلار و کەمتر ئەخاتە ڕوو و سوودی بانقیش و سوودی بانقی زیاترەکە بۆی کە هاوڵاتیان بچن دۆلارەکانیان لە بانکدا بنیان لە بانکەدا بنیان ئەو قەبارە زۆرەی کە بڵێن دۆلار لە بازاڕەکانە هەبیان بە بڵێن هەردرێک لە بازاڕەکان هەبێ بۆی کەم بێتەوە تا ئەسێک هەڵاوسان لەسەر کاڵەوشمە ینی کەم بێتەوە یەکێکی لەوانش دەکە ئەمان پەیوەندی بە سیاسەتی دارایی هەیە باجە ینی تاکس ئەمەش یەکە ئەخیەکی لە فەرسەفەکانی بازوەرگرتن بۆ خۆشگوزارانی خەڵکە بۆ ئەوەیە کە ینی تەنها بۆ کۆکردنەوەی داهات نییە بۆ دەوڵەت بەڵکو یەکێک لە فەلسەفەکانی بۆ چییە بۆ ئەوەیە کە باڵانسی هەڵاوسان و ئۆپلی داکشان
ینی باڵانسکە ینی ئەتوانین بڵێن خواستی نەماوە وەرگرتنەوەی باج و ڕسوماتەکان کاتێککە حکوومەتێک لەسەر ڕاستپاردەی بانقی ناوەندی وەریەگرێ چونکە چینێک لە کۆمەڵگە خواستی نەماوە کلێنێک دروستەکە لە بازاڕە بۆ جارێکی تر خواستیان بۆ دروستکە تۆ یارمەتیان بە دروستەوە طبعا ئەزای چۆنە تۆ ئەگەر سەری باج بکەیت باج لە هەموو دنیا چۆنە باج کە لە ینی لە قازانج وەرەگیرێ لە کۆمپانیا گەورەکان وەرگێ بۆ خۆشگوزارانی خەڵک بۆ ینی ئیدارەدانی لایانی دارایی ئابووری ینی دەوڵەت نەگۆ کۆیکە ینی ئەنجا پێویستە باجیش ینی بەپێی سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوتوو بێ ئێستا ئێمە لە کوردستانە سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوتومانە لەسەر چ ئەساسێ بزانین ئەم کۆمپانیایە داهاتەکەی چەنە لەسەر ئەساسێک لێ وەرگێ خۆی پێویست ئەمانە ڕێک بخرێت لەسەر ینی بەپێی سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوت و هەموو خاوەن کۆمپانیا پێویستە سەرمایەکەی لە بانقا بدەکەیمە بەداخەوە ئێستا سیستەمێکی بانقی پێشکەوتوی وامان نییە چونکە ئەگەر تۆ پارەکان لە بانقا نەبێت تەمان لە ژێرزەمینەکانە یان لە گرفانەکانی خۆیەتی تۆ نازانی داهات و خەرجەکانی ئەم کۆمپانیا چەنە ئایا تۆ لەسەر چ بنەمایەک وەکڵی بازی لێ وەرەگری وانە دیارە کە لێشی وەرەگریت ئیتر ئەو کاتە ئیندایرەکت تاکس دروستە بێت زۆر جار کۆمپانیاکە ئێستا بە چاوی خۆمانە بینی کۆمپانیا هەیە کە تاکس حکومەت تاکسی لێ وەرەگرن ناڕاستەخۆ تاکساکە لە هاوڵاتیان وەرگێتەوە ینی بەڕاستی بۆیە ئەمە پێویستی بە پلانێکی استراتیژیە یەکەم ئەبێت ینی بەپێی سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوتوو تعاملی لەگەڵا بکرێ و لەسەر ئەساسی بە کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێن نەک ببێتە سەرچاوەی برسیکردنی هاوڵاتیان بەڕاستی باشە بانقی ناوەندی کاتێککە بیەوێت هەڵاوسانیات بەرزبوونەوەی نرخەکان و بڕی زۆری پارەی عێراقی لە بازاڕەکانە کەم کاتەوە تاوەکو ئێستاوا ڕوویداوە کە بانقی ناوەندی سەنەدەکانی بە دۆلار بفرۆشێ لە کاتێکە دۆلار زیاترە لە دیناری عراقی لە بازاڕەکانی عراق وەرێمی کوردستان والله من تاسەکەی ومعلوماتی ئەو نەمنی ئایا سەنەداتی چەند هین کرۆ بڵێن بۆنی چەند ینی خسۆتە بازارەکانەوە بەڵام ئەوەی کە ئێستا بڵێن بانقی ناوەندی تەمان ئاماجەکەی بوو کە بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە بەرز کاتەوە بۆچی بۆ ئەوەی بەشێک لە کورهێنانی بودجە بڕکاتەوە تەمان عێراق لە ینی با بڵێن بە قۆناغێکی زۆر هەسیارەتی ئەپەڕێ قەرزێکی زۆری لەسەرە هەر بۆ نمونە نزیکەی 100 ملیارد دۆلار التیزامات و قەرزی لەسەرە تەنانە هەر لە پرۆژەیاسەی موازنەی عێراق بۆ 2021 نزیکەی 70 تا 71 تریلیۆن دینار کورهێنان هەیە بەڕاستی بۆیە حکوومەتی عێراقی پەنای بۆ ئەم دواخەبر کە بەشێک لە بەهای پارەکەی دابەزێنێت لە مقابلی دۆلاری ئەمریکیە بەم شێوازە خۆبەستنەوە بە دۆلارەوە وەکۆی کە لە مستەڵەحی ئابووریە پێوترێت دۆلاریزیشن ئیشێکی باشمان کردیان خلافمان کرد لەڵی ئابووریەوە وەڵاهی تو ئەگەر سەیرکەی دۆلاری ئەمریکی وەکڵی پارێکی نێودەوڵەتیە باشە من پێم وایە دۆلاری ئەمریکی هەر کەسێکە بڵێن سەرمایە نەختینەکەی دۆلاری ئەمریکی بێ ئەگەر کاڵاو شمەک بەرزش بێتەوە لە مقابلا بڵێن دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە ئەگەر دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە لە مقابلەوە کاڵاو شمەکیش بەرز بێتەوە ئەم زەرر ناکە بۆ ینی لەبەرەوەی دۆلاری ئەمریکی پارەیەکی نێودەوڵەتیە پارەیەکی ینی جیهانیە بەڵام تو ئەگەر سەرمایەکە و تەنها دینار بێ سەرمایەکە و دینار بێ هەر بۆ نمونە ئەمەی عێراق کە تەعویمی عوملەکەی کە لە بانقی ناوەندیە ئەگەر کەسێک تەنها ملیۆنێ دیناری هەبووی ئێستا بەهای پارەکەی نزیکەی 165 دۆلاری لێبووەتەوە باشە ئەمە وا ئەکە کە بەڕاستی هەوڵاتیان تووشی زەرەرە من لەم حاڵەتەیە لەسەر ئەوە ساسا من پێم وایە هەموو بازرگانەکانی بواری ئاڵ و گۆڕی کاڵاو شمەک هەوردەکردن و هەناردەکردنی کاڵاو شمەک ئەکسەریەتیان ئەمانە بە بڵێن بە دۆلاری ئەمریکیۆم ئەنی مامەڵاکەن لەبەرەوەی ئێمە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان نەوت بە دۆلارە فرۆشین دۆلاری ژێتە ناو بازارەکان و ئەمەوەی کرۆکە بەشێک لە هەڵ زیاتر ئەو هاوڵاتیانە ئەو بازرگانانن کە مامەڵەی ئاڵوگۆڕی قەبارە گەورەکانەکەن کەوای کرۆت تەداول بە دۆلاری ئەمریکیۆ بکەن ئەجیاوەکو هاوڵاتیەکە تەنها کاڵاو شمەکی قەبارە بچووک لە بازارەکانە وەکو پێداویستات و ڕۆژانە و ضەروریات و ئەمانە زیاتر بە دیناری عێراقیەکرێت باشە بوونی 2 دۆلار لە وڵاتێکە بانقی ناوەندی چۆن دەتوانێت کۆنتترۆلی و دۆخە بکە لە ڕووی نەختینەوە ئێستا عێراق با بڵین بەقەدەر دیناری عێراقی دۆلاریشی هەیە بانقی ناوەندی چۆن ئەتوانێت سیاسەتی نەختینەی خۆی کۆنتترۆل بکاتەوە کاریگەریە خراپەکانی لەسەر هاوڵاتی کەم کاتەوە ئەو دۆلاری کە لە هەرێمی کوردستانە هەیە یان لە عێراقا هەیە ڕۆژانە بانقی ناوەندی زیاتری ئەکاتەوە و لە سەرچاوەکەشی وڵاتێکی ترە ینی خۆت نیت ئێمە عێراق سەرچاوی داهاتی دۆلاری واتە چۆن دۆلاری دەستکەوێت لە ڕێگای فرۆشتنی نەوتەوە تەمەن لە سەدا 90 یان قەرز یان بۆ منە هاوکاری وڵاتان بەڵام ئەگەر سیرکە نێمە لە سەدا 90 عێراق پێش بە داهاتی نەوتە بەسێ نەوتیش بە دۆلاری ئەمریکا فرۆشێ باشە واتە بەقەدەر لە سەدا 90 دۆلار بۆ حکوومەتی عێراق گەڕێتەوە بۆ وەزارەتی مالی
ینی عێراق گەڕێتەوە کە بڵێن هەژماری کێ لە بانقی ناوەندیە ئەمە وای کردو کە خستنەڕووی دۆلار چۆن ئایا بانقی ناوەندی چۆن باڵانسی خواست و خستان ڕوو ڕاگری ئەمە لە سەرەتاش ئاماژەم پێدا کە ئەمەی کە لە عێراق ئەگوزارێت سیستەمێکە مەنیج ینی وەکوڵی ئەکسچێنج ینی ئەمە جوارێکە ینی لە ئیدارەدان ینی ئەمە جێگیرێکە لە نامە بانقی ناوەندیەوە لە ینی ڕۆژانە بڵێن $100 ئەمریکی لە بەرامبەر 146,000 مامەڵەی پێوەکرێت. بەڵێ پاشەکەوتکردنی خەڵک بۆ دۆلار کارێکی باشە؟ پێم وایە کارێکی باشە. من هەر پێشتیش بۆ زۆربەی زۆری ڕاگەندەکان ئەم قسەیان کردو ئەو کەسانی کە سەرمایەکی نەختینیان هەیە پێش تاویمی عملەی عێراقی بەشێکی بکەن بە دراوێکی تریتە دۆلاری ئەمریکی بێ یان یۆرۆ بێ بۆ هەر بۆ ئیدارەدانی مخاتەرە دوورکەوتنەوە لە ڕیسێک ئەو کەسانی کە بڵێن سەرمایەکی نەختینیان هەیە و هیچ مامەڵێکی پێوە ناکەن وا باشترە بەشێک لە پارەکان بکەنە دراوێکی بیانی. بۆ نمونە ئەگەر کەسێک ملیۆنی دیناری هەبێت ئەم ملیۆنە 500,000 کردبێ بە دۆلاری ئەمریکی ئەگە دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە بەقەدەوە سوود و قازانج بەدەستێنێ. بەڵام ئەگە بەهای دراوەکەش دابەزێت لە مقابلە کاڵا و شمەک لە بەرامبەریا دائەبەزێ بۆ لەبەروی ئێمە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان ئەوەندەی کە وڵاتێکی ئیمپۆرتەنی واتە کاڵاو شمەک لە دەرەوە هاورداکەین بەقەدرەوە هەناردەی ناکەین. بۆیە من پێم باشە ئەو هاوڵاتانی کە سەرمایەکی نەختینیانێ و هیچ مامەڵەیەکی پێ ناکەن وا باشە بەشێکی درایشی بیانی بێت. ئوستاز مامەڵەکردنی زۆری ئێمە خەڵکی ئێمە لە ماوەی 2023 تاوەکو ئێستا کە بە شێوەیەکی زۆر فراوان مامەڵە لەگەڵ دۆلاراکرێ وای لێ کردوین کە ئەزمونمان هەبێ لەگەڵ بابەتێکە مامەڵە بکەین کە ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە توانیوەتی ببینە یاریزانێکی نێودەوڵەتی لە بازاڕی دارایە. سەرتا ژاماژم بەو قسەیە ینی ئەمە لە بازارەکانە دوو تایب لە خەڵکێ تایپەکانە و کەسانن کە ئەزمون و شارەزایەکی زۆر باشیان هەیە ینی مێژوویەکیان هەیە لە ئاڵوگۆڕکردنی دراوە کەسانی شەیە کە بڵێن لەگەڵ ئەو ئەزمونەشا بەشێک لە شارەزایی دارایی و هەولێ پسپۆڕەتیان هەیە. ئەتوانە بڵێم ئەو کەسانی کە لە بازارەکە ئێستا مامەڵەی دراوەکەن ینی ڕاستە لە ڕۆزانستێکی و لەوانە شارەزایەکی ئەوتوانە بێ بەڵام لە ڕۆ ئەزمونیەکەەوە شارەزایەکی زۆران ینی بەڕاستی من کەس هەیە لە بازاری ئێمە ئەتوانم خوێنەوەریشی نییە بەڵام ئەوەندە ئەزمون و تەجروبەی وەرگرتووە ینی ئەتوانە بڵێم ئەگەر ئەمە ینی تا ئەستێک شارەزای هەبووە لە ڕۆزانستێ دارایەکەوە ئەبووە ینی کەسێ ینی مزاربێکی نێودەوڵەتی لە بوارەیە ینی مامەڵە بکە بەڵێ خەڵکانێکی لە بازارەکانە ئێستا تەنانە مامەڵە لە فۆرێکس هاکەن تەنانە پشکەکانەکردن لە وەقڵی لە ستۆک مارکەتەکانە لە بۆرسەکانە بەڵ خەڵکانێکی باشەوە. باشە کاتێک ڕۆیتە هەر نووسنگەیەکی ئاڵوگۆڕی دراو ئەبینیت هەندێک لە پارە بینی کە تەزویرە و وەریگرتووە چ مەرجەعێکەیە بۆ خەڵکانێک کە لەم بازاڕەیە زەرمەند دەبن قەرەبوو بکرێنەوە بە پارەی تەزویر. دیارە درای تەزویر لە هەموو دنیا هەیە گروپێکی نادیار هەڵئەسن بە تەزویرکردنی دراوێک بۆ بەدەسەنانی منفعەیەگیان بۆ بەدەسەنانی ئیسفادەیەک باشە ئەمە گرە لە هەموو دنیا دراوی تەزویر هەیە بەڵام ئێمەش ئەم دراوە تەزویرانە ئەگە بەدەست خەڵکەوە بگیرێت ئەمیش ئەکرێ بە دوو تایپەوە ئەکرێ ینی بە دوو بەشەوە ئەو کەسێک کە ئەم پارەی وەرگرتووە لە ئەنجامی نەزانینەوە وەریگرتووە بۆ پڵی فێڵی لێکراوە چاوبەسی لێکراوە یان ئەوەی هەرخۆی سەرچاوی دراوە تەزویرەکەی ئێمە لە بازارەکانی خۆمانە لە بازاری دراوی سلێمانیە هەل لەلایەن ئاسایشی ئابووریشەوە و لەلایەن پۆلیسەوە ینی زۆر باش ینی وەک بڵێ تەنزیم کراوە و چاودێری بازارەکانی شەکەن ئەو کەسانەی بۆ نمونە بە سەفقات پارە هێنە بازارەکانەوە ئەگەر بۆ منە لە بەستەیەک دۆلاریان لە بەستەیەک یۆرەیە $100 100 یۆرۆی تەزویریشی تابێ ئەگەر بزین ئەو کەسە باگراوەندێکی باشی و ناسراوە هەر ئەو نەتەنها ئەو دۆلارێکێتە بازارەکە لەلایەن ساقیبەیە کۆکون ئەکرێ بۆی کەجاری کە مامەڵەی پێوە نەکرێتەوە بەڵام یاسایی و سزاکەیەتی بەڵام دیوە ئابوووریەکەی کەسەکە زەرمەند بێگومان کەسەکە زەرەکە خۆی مافروزە ئەو کەسانی کە لەلایەن خەڵکەوە دراوێکی تەزویران وەرگرتەوە نەزانراوە ئەبێ بجی ئەمانی بگەڕدرێ ئەنێ بگەڕێن بە دوای ئەم سەرچاوە بزان ئەم دراوە تەزویرە لەکوێیە و لەلایەن بانکیان لەلایەن حکوومەتەوە وەکوڵی قەرەبوو بکرێنەوە بەڵام تا ئێستا ئێمە لە بانکەکان لەگەڵ ڕێزمانە ئەنی هەندێک لە باغەکان تا ئێستا تەنانەت پارەی دراوی وەرناگرن ینی بۆ دۆلاری ژاکا وەرناگرن ینی هەندێک جاری وهەیە تەنانەت لە بانکەکانە وایان کردبوو کە هەندێک جار وڵا ئێمە 500 یۆرۆی وەرناگرین یان هەندێک جاریان وڵا 50 یۆرۆی وەرناگرن ئەمەش وایکە کە گاپێک لە نێوان وەکوڵی فئێک لە دراو بۆ دراوێکی تر دروست بێ بۆ نمونە ماوەیەک هەندێک لە باکاتێکە لە ڕووی یاساییەوە خۆی هەر مەفروزە بانک سەرچاوێت تۆ هەر دۆلارێک کە ئەنی درابێت ژاکاو بێت پێویستە ئەو بانکە وەری بگرێتەوە هەر بە هەمان نرخ بەڵام بەداخەوە بانکەکانی ئێمە ئەنی بەشێکان نەک ینی بڵێن ژاکە وەرناگرن هەندێک جار فئێک لە دراوێکی تریش وەرناگرن یان ئێستا هەر بۆ نمونە لە ماوەی پێشوە یەکێک لە بانکەکان ئەی من 500 یۆرۆی بوو ینی وەری ناگرم ئەمە وای کرد گاپێک لە نێوان
في أي 500 سيارة دروز يعني تقريبا چەند سنتێک یۆرۆی 500 گرانترە بوو لە 50 یۆرۆ یان لە 100 یۆرۆ دەکە مەفروض نییە باغەکان ئەم جۆرە کارانە بکەن بەڕاستی. چەند کۆمپانیای ئاڵوگۆڕی دراومانە بۆ لارێمی کوردستان؟ لەسەر ئاسی سلێمانی نزیکەی 300 کۆمپانیامان هەیە، داتایکی دقیقم لەبەردەستانە، بەڵام نزیکەی 2000 کۆمپانیایەکی سەرافی لەسەر ئاسی هەرێمی کوردستان هێوانی کە ئاڵوگۆڕی دراوەکەن. باشە، بە گوێرەی ئەزمموی بەڕێستان لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی پارەی دۆلار بەو ڕادەیە زۆرە کە زۆرجار لە ڕاگەیاندەکان و باسەکرێ؟ ئێستاگەری ئەمە سەیری بازارکەن نا ئەنێ ئەوەندە نییە، ئەنێ من بە بۆچوونی من ئەوەی کە ئەنێ ئەو تەزویرانەی کە ئەگوێتە بازارەوە ئەو نینێ کەشانی باز بێت تا ترس لەسەر هەوڵاتان دروستکەین، ینی ئەمە نەگەشتە ئەو ڕادەی کە بێمتمانەی لەسەر دراوێک دروست بێت. لێرە و لێ هەیە لە هەموو دنیا هەیە، بەڵام زیاتر پارەی تەزویر لەو شوێنانەیە دروست ئەبێت کە ینی وەکو بڵێ منفەزێک بۆ ساختکردنەوە هەیە، بە تایبەتی لە بازارە ڕەشەکانی یان با بڵێن لە بازاری ئازادە. بەڵام لەسەر ئاسی بازاڕی درێژ سلێمانی و هەولێرش و دووەکیش ینی قەبارێکی ئەوەندە گەورە نێکەشانی باز بێت ترس لەسەر هەوڵاتیان دروستکەن. ینی بۆ نمونە ئێمە جارێ بە ساڵی یەک جاریش 100 دلار ینی ڕووناکاتە ئۆفیسەکەمان تا بڵێن ئەم دۆلارە تەزویریان ئەو یۆرۆیە تەزویرە. قەبارەکەی زۆر کەمە. سوپاسی بەڕێستان دەکەم، دوای نوتێکتان ئەگەر مابێ لە بەرنامەکەیە. زۆر سوپاس، دەستیەوە خۆش بێ، هەر سەرکەوتوو ئینشاڵڵا. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، لێرەدا و بەم شێوەیە دێینە کۆتایی بەرنامەکەمان. زۆر بەڕێز جەبار گۆران، وتەبێژی بازاڕی دۆلارەکەی سلێمانی و ماستەر لە کارگێڕی دارایی. تاوەکو جارێکی تر دێینەوە خزمەتان، بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان لەگەڵ. بەڵام